ساڵتان لێبێتە بکاتان باش ئاسوودەم لە بەرنمەیەکی دیکەی چاودێر لەگەڵتانم بەڕێزان بە سوپاسەوە لەگەڵ بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای کەرکووک هەڵمەتەی لابردنی کارەبای زیادەڕەوی بە تایبەت لە گەڕێکی حیسابات دەست پێ کراوە. ئەڵبەت ئەم هەڵمەتە ماوەیەکی زۆرە بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای کەرکووک لە هەمان کات هێزانێکان بۆ لابردنی کارەبای زیادەڕەوی دەستی پێکردووە و ئەمڕۆ لێپرسینەوە یاخود سزای ئەو کەسانادرێ کە لێرەیە کارەبای زیادەڕەویان ڕایکێشاوە و لە هەمان کات مامەڵەی بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای کەرکووک چۆنە بێت لەگەڵ ئەو هاوڵاتیانەی کە ئەمڕۆ سەرپێچی بەرامبەر بە دابەشکردنی کارەبای کەرکووک ئەنجامەدەن و سزاکەش چی ئەبێ. بۆیە لەم چاودێرەیەمە دەبین بە چاودێرێکی چڕ بەسەر ئەو کەسانەی کە کارەبای زیادەڕەویان ڕاکێشاوە لەم بەرەوە بۆ ئەمبەر بینەربن. بەڕێزان دروست لە گەڕێکی حسابات بۆ بڕینی کارەبای زیادەڕەوی لەگەڵ ستافی دابەشکردنی کارەبای کەرکووک ئەگە ستاف لەگەڵم هاوکار بن بەڕێز کاک دانیاڵ و ئستاد عەلی بەڕێزیان سەرپەرشتی ئەم هەڵمەتاکەن و یارێرە خواردەمەنیە لە فقانێکە لەسەر شەقامەکە. کاک دانیاڵ گرفتی ئێرە چی بوو؟ ئەمە یەکێکە لە کێشە گەورەکانی ناوشارکەوە ئەم کوشکانەی بان ڕەسیفەکانی جادە و ئەو شوێنانەوە بۆیان دابین کراوە هەر هەمویان بەبێ سعاتی کارەبە ڕاکێشن و زۆر جاریشیوا هەیە شەوە تا بەیانی وەکو ڕکلامێ بۆ شوێنەکەی خۆی کارەبەکەشی ئیشەکە تا ئێرە کە سەرپێچی کردووە ئەمە سەیەکێکە لەو شوێنە بەقیاسی کارەبای نیەوە تا سعاتی کارەبای بەڵێ نیەتی وەکەوە کاکە ئەکەمە بینی وڵێمە چێ موداهمە ئەمە موداهمە ئەمە پاراستنی ماڵی گشتی حکوومەتە کەوا دووبارە ئەگەڕێتەوە بۆ هاوڵاتیان لێت پرسی کە بۆ سعاتی نەبەستی بەڵێ عزێت نەبێ من ناهێڵم بە هیچ جۆری ڕوخساریشی دەرکەوێت ناخۆڕسەر حەبدان کردووە چی داگی چەیە؟ 24 ساعت کارەبادەن ڕاتبەکانتان باشە بەیشێک ئەمە ئەوروپایە کار بەمە عەقدە کەس ناچنەوە 3,000 عەقدەکە گۆڕی ساعتەکە بچنەوە چی کەسێکەوە کڕن فڕۆشی کارەبای کەرکووک تاوانبارەکە لەسەرەوەی بۆ نمونە کارەبایان خراپداوە بە خەڵک کارەبا هەیە وەڵا بەیشێک بە 24 ساعت کارەباتان وا هاتنەوە تەجروبەوە کە بە ئەمە لە سویسرا بێ برام باشە کارەبانێت چییە کار بە 24 کارەباتان ئەوەکەی باشتر بدەن بە تۆ بەڵێ باشە ئەمە عەقدە لە بەلەدیە برایجان 3 ساڵ جارێ عەقدە باشە عەقدەکە تازە کراوەوە با ساحەبەکەی بێت پابندی ئەوە بوویت بۆ نمونە سعات ببەستی یاخود بەڵێ بۆ سعات نامبەستم برام عەقدە با جارێ عەقدەکەی تازە بکەی 3 ساڵ لە بەلەدیە بپارە عەقدەکەی کارەبای کەرکووک برای بەڕێزم خراپی نەوتووە هاتووە ئەڵێ کارەبا سعات ببەستی ئەبەستی بۆ نایبەستی برام بۆ نایبەستی چێوەی سعات ئەوەی بەستێک منەمەوی بەستێ بەهر تو ئاگال لێ ئەمە شاگردەوەواکە ئەگەر بێت تو ساحب دوکانەکە چیمان لێت قبول لە محاسبەمان بکە باشە منەوە ناپرسم ئەم برادەرە خۆیەکە لە شوێنێمە بواە ماڵەکەمانیەوە ببردا بە بەلاش و بەبێ هیچ قانونەیە هیچ جرعاتێ چۆن هەڵسوکەوتی لەگەڵمان ناکرد. یعنی ئەمە من هیوادارم ئەمە گە دەرکەوێ هاوڵاتیان خۆیان حکوم لەسەر ئەوە بدەنکەوە ئەگە ئەو لەسەر حەقە ئێمە دووبارە دێنەوە خۆمان کارەبای تەواڕیە دێنێ نەکارەوەهاش من ئەمە هاوڵاتیان خۆیان بڕیار لەسەر ئەمە بدەن ئەوان لەسەر حەقنیان بەڕێوەبەرایەتەکەی ئێمە ئەگەر بێت و
ئەگەر ئێمە چەند نمونێکی وامانە بێت چۆن بتوانین کارەبا بە 24 کات ژمێر بدەین ئەو کارەبایی لە کەرکووکە ئەگەر بێت و بە شێوەیەکی جوان بەکاربێنرێ من لەو باوەڕم لە 24 کات زیادەڕەویشی تیانە بێت زیادەڕەوەکان هەمووی ببڕدرێ و خەڵکی خۆی هاوکاری یعنی بام ئیداری شارەکە بێ من لەو باوەڕم کارەبای کەرکووکە 24 کات ژمێر زۆر ئیجراتی قانونی خۆتان لەگەڵا بکەن تەواو بە شێوەی یاسایی ئاگدارەکرێتەوە کە دەبێت بە زووترین کات مراجعی بەڕێوەبەرایەتی کارەبای کەرکووک بکە بۆ ئەوەی سعاتی کارەبا بۆ ئەم شوێنە و ڕەنگە زۆری شوێنی تریش هەبێت لێرە لە گەڕێکی حسابات نەبەسترابێت. کاک دانیال وتت گرفتێک هەیە ئەمەیە ڕوونی کەمەوە گرفتەکە لای تۆ چی بوو لەسەر ئەم چینکۆیی کە دانراوە ئەوەی ڕاست بێ ئێستا بۆ نمونە کە ئەیبینی نیساکە کامیرەکە تەرکیز کاتە سەر ئام ئامودەی لە پشت چینکۆکانەوەیە لەگەڵ چینکۆکان ئەیبینین ئەمە حاڵەتێکی زۆر خەتەرە کە زۆر بۆتە باویش لە لای بەتایبەت دوکاندارەکان و ئەوانیکەوە با بڵێن هەنێ بازاری میلین من ئەوە نەپرسیارە ئەەکەم ئەگەر بێت و ئەو تێلە بکەوێ با بڵێن یەکەم شتەکەوێتە بان چینکۆکە ئەو چینکۆی بێتە کارەبا یاکە ئەو چینکۆیە بۆ کارەبا خوانە خواستە احتیمالە زیانی ژیانی هەبێت خەڵک با بڵێن گیانی لە دەستدا فەبێ ئەوان بەرچاوی ئەوە بکەنکەوە حیفازان بۆ ماڵ خۆیان و ژیان خۆیان خاوەنی ئەم دوکانە بۆ نمونە ئاگدارکردنەوەی ئەکەیت کە بێت ئەم چینکۆی بۆ فەرم بالێ پرسیینی خۆمان کرد أنت دا تعرف جاي جو يعني هسه الكهرباء الشبكة الكهربائية صايرة جو تشينكوماتك شلون نصعد على عمود والله استاذ صح يعني هسه السلك انقطع وطخل تشينكو ولا سامح الله واحد ايده على احد البواري او على اي فد شيء ملموس شيء مرتبط بشيء من تتاذون حياتكم من فقط. احنا اهم شيء ما متجاوزين على الشبكه الكهربائيه اهم شيء هذا شغلتنا قانونيه يعني يجي الاخ كل شهر نعطيه حسابنا جوا الخط لا سامح الله وهذا من الشبكه هوائيه لا سامح الله انت هسه ما متجاوز على الكهرباء تمام لا سامح الله صار فت حادث واثر على حياتكم اكيد مشكله لو مو مشكله المطلوب المطلوب تاخذون اجراءاتكم الفنيه بالتنسيق مع فرقنا والمركز الصيانه التابعه لكم على مود تحلون هذا الموضوع لان هذا حياتكم عندنا ايضا مثل ما نوفر لكم الخدمه حياتكم ايضا وسلامتكم ايضا عندنا مهمه تمام يصير عندكم تنسيق كامل ويا جماعتنا على مود تحلون هذا الموضوع تمام شكرا جزيلا دیارە بەڕێز کاک دانیال تشکی تەواوی خستە سەر ئەم چینکۆیی کە لە سەروی ئێمەیە لەبەر ئەو ئامودەی کە تەواوی تەری کارەباکان بەسەریا تێپەڕێ و لە هەمان کات گرفت بۆ بەڕێوەبەرایەتی چاکردنەوەی کارەبا دروست کردووە بۆ ئەگەر بێوێ پەیژە دابنا ناتوانێت سەرکەوێتە سەرەوە لەبەرەوەی ئەم سێبەری کە بە چینکۆ دروستیان کردووە بربەست بۆ چاکردنەوەی کارەباکەش دروستەکە ئەمەش خۆی بۆ خۆی کێشە و گرفتە بەتایبەت وەکو جەنابەت فەرموود ئەوەش یەکێکە لە هەرە کێشە گەورەکان بەڵام من دووبارە ئەگەڕێمەوە ئەڵێم کاک محەممەد ژیانی هاوڵاتی ئێمە هەدەفمان خزمەتکردنیانە ئەی ژیانیان چۆن ئەوە زۆر گرنگترە لە لای ئێمە بۆ هەموو شتێ و شەرتەکانی سەلامە و با بڵێن پاراستنی خزمەت گوزارەکان و ژیانی هاوڵاتی ئێمە ئەیزانین ئەبێ هاوڵاتی لەگەڵمانە هاوکار بێ و جۆڕایال بێ بۆ ئەم شتە بۆ ئەوەی کەوا بتوانین خزمەت گوزارەکان بە باشترین و بە جوانترین شێوە پێشکەشیان کەین. مۆلیدەتان هەیە لێرانە؟ مۆلدەمانەیە. چەند ئەمپێرتان ڕاکێشاوە؟ 4 ئەمپێرمانەیە باش. ساحێبەکەی ئێستا کوانی ئەم شوێنە؟ ئەم بەیانە ناتووە؟ ناوەڵێ هێشتا ناتووە. ئاگاتان لێ کارەبای تۆ ئاگال لێیە؟ من 2 مانگە لێرە. 2 مانگە لێرەی؟ باوە گیان بە ساحێبەکەی بڵێ مراجعەی دایرەی کارەباکە لەبەرەوەی ئیجراعاتی قانونی لەسەرەکرێ خەتی دووەمی تەجاوزێ لە سەرکتێکی 20 ئەمپێری داوە. بەشی ماڵی تری بردووە لە کارەبا فبۆیە ئەم جارە محاسبە ئەکرێ ئێستا ئینزارێکی پڕپوختەی بۆ دێ
و ئەبێ پێشی بڵێ ئەگەر خۆی نەیاد مراجعی دایری کارەبا بکە ئێمە ئیجرعاتی تونمانەیە لەگەڵی جێبەجێەکەی ئەمە وەکو دوکاندار پێ ئەڵێ ئەمە وەکو دوکاندار هاتووە کەسابەتەکە لە سەر حساب ماڵان نابێت باشە باوە لەم دوکانی کە ئێمە وەستاوین لەو بەرەوە خەتێکی تری کارەبا هەیە لە گەڕێکی حسابات ئەو خەتەی ڕاکێشاوەتە ئەم بەرەوە خاوەنی دوکانەکە نازانین خۆی و خۆی ئەڵێ لێرە نیە بەڵام ڕەنگە ڕۆشت بێت هەمان گوڵارە شاکردە دوکان ناکاتەوە بێگومان بارحاڵ جۆزەیەکی بیستەمپێریشی بەستیوە ئەم جۆزە بیستەمپێریە واتە بیستەمپێری ڕۆژانە هەیە ئەگەر کارەبای خۆشی ببڕێ کارەبای ئەو بەرەوە بێ ئەو هەر کارەبای هەیە یعنی مەحاویلەکەی ئەو دیوە و مشکلەیە بێ و مەحاویلەکەی ئەم دیوە ژەر مشکلەکەی ئەمینێت ئێمە وەکو بەڕێوەبەرایەتەکەمان فیدەرەکانمان چۆن بەشە بێ بە تایبەت جادە دووسایدەکان 100% ئەو بەرو ئەمبەری جیاوازن 100%. ئەگەر بێت ئەو لەو بەرەوەژا کێشێ و لەم بەرەوەش کارەبای هەبێ هیچمان بە هیچی نەکرد پێویستی بە هیچ نابێت بەردەوام کارەبای نیشتیمانی ئەبێ ئەمە خۆی بۆ خۆی گرفت بۆ هەردوو لا دروستە بێواتە توانین بڵین هەردوو لە کارەبای نیشتیمانی سوودمەند نابن ئەم جۆزەیەکە ئەگە کامیرەکەی شەتوانێت ساکانە تەرکیز کاتە سەری ئەمە جۆزەیەکی بیسەمپێری ئەو کارەبای لەم دێوە هێناوە هێشتا ماڵیاوە بە جۆزیشی بەکارێناوەشی بەکارێناوە بۆی زیاد نەسیمانە بۆ حیمایەکردنی سیستمی کارەبای خۆی بێ 20 ئەمپێر بەشی کارەبای ماڵێکی تەواوە واتە 20 ئەمپێری کارەبای نیشتیمانی لەو بەرەوە بۆ ئەم بەڕای کێشراوە و جۆزەیەکی 20 ئەمپێری لێبەستیوە بەڵام ئەو جۆزەیە دەستی بەسەر ئاژیرە پێم طبعا ماوەدەکانی کەش دەستی بەسەر ویستاکانە بەڵێ وایرەکان شەبردرێ ئێستا ئینزارە درێ دووەم ئینزار ئیتر دەها غەرامە و محکەمەیشی لە دوای وەکوە مجاڵێ لە گەڕەکی حیسابات کۆمەڵێ کارەبای زیادەڕەوی بەمبەر و بۆ ئەو بەڕای کێشراوە هۆکاری ئەم زیادەڕەویانش بۆ واگەڕێتەوە ئەم بەرخەتێکە و ئەو بەرخەتێکە واتە کە لێرە کارەبای ڕاکێشا ئەتوانێ بە هەموو شێوەیە کارەبایەکی باشی هەبێت ئەگەر بەرنەبینەوە زۆر باشە بەڵام وا دیارە لێرە لەلای ئەم ئامودەی کە من لی وەستاوم کۆمەڵی خەتی تجاوزي لها هذا الوايرات شنو استاذ؟ هاي الوايرات تبادل منفعه، هذا غير مجموعه وهذا غير مجموعه. هذا يسحبون منها كهرباء نوبات يطفى هنا كهرباء يطفى هنا يجي هنا. اي من يطفى هنا يسحبون يجي ذاك الطرف. نعم يعني على كل حال من طرفين عنده كهرباء. نعم من الطرفين. القانونيه لازم يكون طرف واحد صح؟ اي حتى مولد ما جاي يستخدمونه بهذا الطرف. ما يحتاج مولد هو عنده خطين. هذا يطفي هذا يشتغل. صحيح. المفروض يكون خط واحد. لا اكيد هو خط واحد لازم هسه شوف هاي الوايرات كل واحد شوف يشغل بيت كامل هذا. اي اكيد. هذا 10 ملم يشغل بيت كامل. طبعا بەڕێزان ئەگەر کامێرا زۆر جوان زوم کاتە سەر تەلی کارەباکان ئەو کارەبایە یاخود ئەو وایری کە ڕاکێشاوە بۆ ئەو بەرەوە یەکێک لە جۆرە باشەکانی وایرە بۆ ئەوەی بتوانێت هەموو شتێکی پێدا بگیرسێنێ ئەگەر هیتەری کارەبا و بۆیلەری ئاویش بێت بۆیە بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای کەرکووک ئەڵەیە ئەمە بە هیچ جۆرێک شیاو نییە کارەبای زیادەڕەوی لە ناو گەڕەکەکان بۆ ئەوەی باشترین کارەبا بە هەوڵاتیان بدا من کاتەکە بەجێڵم بۆ ستافی دابەشکردنی کارەبای کەرکووک بەشی بڕینی کارەبای زیادەڕەویەکان کاری خۆیان بکەن. بەڕێزانێرە شوێنێکی بەرزە پێم وابێت سەرەوە مەخزەنە بەڵام ستافی کارەبای کەرکووک گومانیان هەیە کە کارەبای زیادەڕەوی بۆ ئێرەش هاتبێ استاذ علي موجود تجاوز هنا فوق؟ والله هسه نتاكد ان شاء الله لان عندك كيبلين على بنايه واحده جاي. تمام. اي هسه نتاكد بس شوف المخزن. ئێرە مەخزەنێکی گەورەیە لە هەمان کات
دو كيبلي ليه دو يعني هذا الكيبلين يصير به موضوع التجاوز؟ اكيد، لان على بنايه واحده نازل كيبلين. صح. هو يعني المفروض كيبل واحد. كيبل واحد. فهنا هذا الكيبل خاص جاي للسبلت؟ هو يعني هذا مربوط به داخل جوه، لان عنده هم اجهزه جوه. اي، والكيبل الثاني همينه هذا شوف مو نظامي. صح. مو نظامي. يعني نازل كيبلين داخل البناء ومفروض كيبل واحد. عنده خط نظامي ولكن خط الثاني تجاوز. أشكر. هسه راح نقصه. اشكرك يا ريره. استاذ اذا هم يصور لهذا شوف هسه يعني رافع شلون يوصل. العمود بالضبط. شلون يوصل يعني اما كشو گرفتێکی زۆر گەورە دروستەکە بۆ بەڕێوەبەرەتی دابەشکردنی کارەبای کەرکووک. ئێمە لێرە بە گومان هاتین، بەڵام ڕوونە دوو هێڵی کارەبای ڕاکێشاوە، هێڵێکی فەرمیە کە ئاساییە، هێڵەکەی تری تەجاوزە لە هەمان کات ئێستا دەبێت یەکێک لەو کارەبا زیادڕەویانە لێرە لەم شوێنی کێمەلی وەساوین ببردرێت کە ئێرە کاتە گەڕێکی حسابات. ڕوونکردنەوەیەک زۆر ئاسان. دیارە من سەرەتا لەو بەڕێزەم پرسی، ئەڵبەت پێم ئەڵێ زیاتر دەست بڵند منکەرەوە لەبەرەوەی ئەو سێتەڵەی کە لە سەروی ئێمەیە ئەڵێ نیو مەتر نیزگی بکەویتەوە، خۆی بۆ خۆی ڕاتەکێشێ و کارەباش ڕەنگە ڕەقت بکاتەوە و بۆ سەلامەتی گیانی خۆمان ناچار ئەم 11 کەیفی 1000 واتەی کە لە سەروی ئێمەیە کارەبای ئەم گەڕەکەی پێ بەستراوەتەوە کوژاندویانەتەوە بۆ سەلامەتی گیانی خۆمان بۆی بتوانین ئەو هەموو زیادە ڕەویە ببڕین. دەی باشە ئێمە ئەم هەموو مەترسیەکەینە سەر ژیانی خۆمان لە پێناو ئەوەی کە کارەبایەکی زۆر باشتر بدەین بە هاوڵاتیان. بەڕێزانان لێرە لە گەڕێکی حسابات زیادەڕەویەکان وای لێ هات کە خاوەنی دوکانەکە یاخود خاوەنی کارگەکە دوکانەکەی دابخات و بەجێ بهێڵێ لەبەرەوەی بەڕێبەراتی دابەشکردنی کارەبای کەرکووک لێپرسینەوەی لێ نەکا. کاک دانیاڵ ئێرە خاوەنەکەی لێرە بوو دای خست و ڕۆشتەوە. ئیجراعاتی تۆ چییە بێت؟ ئێمە ئیجراعاتی خۆمانی لەگەڵاکەین، ئێمە ئیشی شخصیمان لەگەڵ خۆی نییە. ئیجراعاتی خۆمانی لەگەڵاکەین. ئەوە مهندس سەمیر خۆی مەسئولی بەشی تەجاوزاتە لە قەتا سەپێم و ئیجراعاتەکانی بە توندی لەگەڵاکەی جێبەجێیەکەی وەک ئەیلینەوە کارەبای ماڵی کە نەبات ئەما تۆ بۆ کەسابەتکردن یەکێک لە هەرە شەرتە گەورەکانی حەڵاڵی ڕزقە. ئەمە تۆ لێرانەوە لێرەوە دەست پێەکەی کەوا ڕزقی خۆت حرامەکەی. فإجراءاتي خوتان أستاذ سمير قلت لك الإجراءات مالتكم 100% بهمان شو كويا لرانا إنزاري خوي ساكنة بيدر دوام جار أو هم واركان الشباب أو من بديم كروتم أو وارنا ويسم ببرفكت أو هم هي أو واركان بكيبل إيش رايك شابو؟ كيبل نيا بلا مواري دوبا شوارن دوبا شاشة نيو كيبلك نيو كيبلك باش ليريا دسي بسرعة جيري وإجراءاتي خوتان إجراءاتي لقلاك تنانت مشكلة أولية برلاي من مشكلة أولية تو واركت أبردريان نابردري لا من براسي دوشت جرينجا هاولاتي حسابي بوبكا يك تو إجراءاتي قانوني لقل حكومة أبي أو بيويز ناكا براسي توشي أو حالته بهيج نوعه دوش أبي بير لو بكيتو أما حلال وحرام وهروها كهرباء مالي خلق يعني خلقي ترى أبي بير لو دوش تبكيتو بسركي أو كي كخود لا توشي قناعته بيه. أنت إيجار قاعد هنا؟ إيه. كم خط عندك؟ وراتبي 400 وانطيهن للإيجار. حجي كم خط عندك هنا بالبيت؟ مال الوطني؟ أنا صار لي كل 20 يوم شهر أنا صار لي شهر. خلي شوف الخط واحد. خلينا نشوف أستاذ علي. صار لي شهر.
ممكن ندخل جو عادي؟ شوفوا هاي الكهرباء صار حتى لا اخذ احنا بنقدم هو بس تمام ها اي تمام ما صار تمام خط واحد موجود كلش زين الموجود هنا حاليا خط واحد تمام خط واحد كان مو تمام هو اهم شيء يكون خط واحد وما يكون تجاوز عليه بالضبط هذا اهم شيء على يقتلي كهرباء من هي كهرباء زيادة الرئيس زيادة ثانية ناخذ قبل لك أخوك سوين ما خد دايجان سوين طبعا منيش وان باور أم يقتل أما على يقتل كهرباء أخوة ما نشتغل هذا الشيء ما نبغو تو قمانة هبو ككهرباء تري هبو والله واسا خوشم بسوكي سيرة كم اسا كنا سيرة كريم خم سيرة كم بوي زاد تضلني أبي تو والله زار باش دايجان ضرورة بو أوي كوا تجاوز نقدر السطوري كاروا جناب دوق بروجوشي يك لهر الشرط كاني حلال وحرام أول شبه همان شوا كوا إما أقام المال طواو إما خو ما يساقنا دقتي كي شدين أجر أكيد بو أوي كوا واجبي خو ما سيري بكين باشا اليرانا خالك جرينج هیوادارین اليرانا خو من دواکاری مال وزارتی کاربا چارەسەریکە ئیجراعاتی بەڕێوەبەراتیەکەمان نیشتەنانەت بۆ کارەبا گەیاندن بۆ دوکان هەنێک زەحمەتە و چەند جاریش مفاتەحەمان کردوتەوە بۆ ئەم بابەتە هەتا ئێستاکانە ئەنجامێکی وای نەبووە تەنانەت ئێستاکانە ئێمە لەگەڵ شوێنە تیجاریەکان جاری وای هەر ناتوانین کارەبای بدەین کۆمەڵێەوە یەکێ لەوانە باری فیدەرەکە یەکێ لەوانە ئەوەیە کەوا تۆ ئەم شوێنێکەوە کارەبای دێتێم من ئێستاکەن ئەم دوکانێکە من حسابم دوکانە ناکەم من حساب تاپۆکەکەم 200 متر بێ 200 متر بێگە دوو قات بێ مەشمولە بە مەحاویلە ئیتر دوکانێکی کە دوکانی با بڵێ مریشک فرۆشتن بێ ئەسواق بێ مۆڵ بێ من لە 50 کیلۆوات بەبانەوە وەکو حملی قانونی مەساحە حسابی مەحاویلێ بۆ تەنانەت ئەوە بۆتە کێشێکی زۆر گەورە بۆ هاوڵاتیان لەگەڵ ئێمەیە وەکو بەڕێوەبەرایەتی بۆ ئەوەی کەوە ئاسانکردنی ڕاکێشتنی کارەبا نەماوە بەئومێدی ئەوەی کەوە لە داهاتوو ئەمەش هەڵ بێت ئەم برادەرەش کێشەکەی بە شێوەی فەرمی دەبێت چۆن چارەسەر بکرێت ئەم ئەوێ بە باوەڕکەم ئەم کێشەیە من بەحسم کرد کە مشکلەی ئێوە نییە و شملی ئێوەش ناکات لەبەرەوەی شوێنەکەتان یە قاتە بە هەرچ حاڵەت هێبێ ناگاتە 50 کیلۆوات ئەگەر بمانەوە محاویلە نەکرد ئێوە بەشی ئەوە شملەوە ناکە کە محاویلەدانن بە زووترین کات ئەبێ مراجعەتمان کەن بۆ ئەوەی کەوە ئێستا ئینزارت بۆ دێ ئەبێ چونکم جاریکە ئیجرئاتی تر هەیە لەگەڵتان ناکرێت بە زووترین کات ئەبێ سەعات دابنن بين معاملة بكن بوس عدانا. أستاذ علي اشرح لنا هذا السالفة شنو هو؟ تمام أستاذ هسه هذا الخط التجاوز من الخط الثاني ساحبه 32 أمبير 32 أمبير ساحبه تجاوز هذا من الخط الثاني زين وهذا هم متجاوز على الساعة هذا السيركت متجاوز على الساعة هذا ما يحسب ما يقرأ العداد مالته لأن ويا الدخول رابطة هذا هم من التجاوز بس خويا يعني ساعتك غلط زينة قينا بس استوى تجاوز استوى نابيه بخوا من أذكر باتيني وخوم دكان جامتيمه بس خوم كريم خانو كوابو باشا أتوقع خويا تأكيد لك وإيش خويا أنا بس خويا كابرا كلمتي كاكا ساعتك غلطة من دوسية تأكيد يمكن لجماعتك هات ورقم بمنسية تبكاكا ساعتك غلطة هاي ود باشا هاي ود باشا من لسقسي أوان من نازم من إيش خوتانا من أنا ما إيش خوتانا أوا جزركي لسه جزركي بس متبيان ونفس صاحب قرار اللي يمكن على ساعتك غلطة أو عينا خطين برامج أخو مريد كم نوديوا لا أو مودية أخو مريد كم من مريد مين لم هين أو مودية أو شيء كم مودية بس أول شيء كينا بس شيء اللي بيرو كابرا برا كيشاوت يا مريد كم لما تخم مريد أنا دائما مريد عكسه
ودي ابي خطي وعكس رايك يا شيخ. زين هسه المفروض الاخ شو يسوي ابو البيت شو يسوي؟ هسه راح ننطي احنا تبليغ انذار زين انذار راح نعالج هذا بس ناخذ منه تعهد انه لا يتجاوز مره ثانيه. لا يتجاوز على الكهرباء. لان اذا تجاوز راح يتحول قانونيه. ينقطع الواير مالته. ينقطع ويتحول قانونيه. اجراءات محكمه. وياخذون الواير هم. اكيد. بالتوفيق عاشتيتكم احنا نستمر وياكم استاذ علي. هر لما گرفتی زیادە ڕەوی هەبوو و هەم ساعتەکەی پێوەری ساعتەکەی بە شێوەیەکی فەرمی و دروست دانەنراوە لە هەمان کات کارەبای زیادە ڕەوی لەو بەریشی ڕاکێشاوە ئەمڕۆ لێرە ئاگدارەکرێتەوە پاشان تعهودی لێوەرە گیرێ بۆ جارێکی تر کارەبای زیاد ڕەوی نێنێتە ماڵەکەی خۆی و لە هەمان کات وایر و کێبڵ و تەنانەت جۆزەکەشی دەستی بەسەرا گیرێ. بەڕێزان لێرە لە گەڕێکی حسابات هێما کارەبای زیادەڕەویمان لەگەڵ ئەم ستافە بەڕێزە کۆتا پێهێنا بەرنامەی چاودێریش لەم هەڵمەتە لەمڕۆ کۆتایی بە پرۆگرامی چاودێر هێنا بەڵام هەڵمەتەکە بەردەوامە بێ لەسەر قسەی بەڕێز کاک دانیاڵ زیاتر لە 4 کاتژمێر سەرقاڵی بڕینی کارەبای زیادەڕەوی بین تاکو و گەشتینە کۆتایی نەهێشتنی کارەبای زیادەڕەوی لە گەڕێکی حیسابات و کۆمەڵی گەڕێکی تریش ماوە هەڵبەت ئەو هەڵمەتە بەردەوامە. بەڵێ بێگومان ئەم هەڵمەتە بەردەوامە چی لەگەڵ ئێوە وەکو ستافی فەزایی کەرکووک بە دەستخۆشیەوە لە جەنابتان و هەموو کادرەکانی پشکامیرەش کە ئەرکتان کێشە ئەمڕۆ هاوکاری زۆرمانن دایمەن هەر لە زووەوەش دەمێکە ئێمە تەلەڤیزیۆنی با بڵێن فەزایی کەرکووک بە هاوکارێکی زۆری خۆمان نەزانین و دەستخۆشی لەم کادرە بەڕێزاکە مەر هەمویان لەگەڵ هێزانمنەکانی سەر بە وەزارەتی خۆمان کە ئەمڕۆ لەگەڵمان بوونەوە ئەرکیان کێشاوە مامۆستا خالید مەسئول بەشی خەدەمات کە مەسئولی ئەم شتانار هەموویەتی دەستخۆشیان لێکەین هەڵمەتەکان بەردەوامن ئێمە تیمی خۆمانیشێ سەر بە هەر قەتاعێک و تیمی مرکزیشمانێک کە ئەمڕۆ لەگەڵمانن ئوستاد عەلی هەروەها دەستخۆشی لەوان لە هەموو کادرەکەی شێکەین. هیوادارم ئەمانە کە بڵاوە بێتەوە وەکو ڕیکلام وەکو بەرنامە خەڵکی دەرس و عیبرەتی لێ وەرگێ بۆ ئەوەی کەوە چی کارەبای خۆی باش بێ چی زیادەڕەوی نەکاتە سەر تۆڕی کارەبا بۆ ئەوەی کەوە کارەبای شوێنێکی کە خراپ بێ ئەگەر ماڵ بێ ئەگە مزگەوت بێ ئەگە مەدرسە بێ ئەگەر مستەوسف بێ کە ئاگە هەرچی شوێنێکی کە بێکەوە بە نەتیجەی نهایی بۆ خزمەت گوزاری دانراوە جگەل لە ئەمبواری کەسابەت بۆ کەسەکە خۆی بەڵام سوودێکی گەورەی خەڵکی شارەکەی ئەبێ. زیادەڕەوی لەسەر کارەبا وەکو دواییش بەحسم کرد دوو زەرەری زۆر گەورەی هەیە ئەو کەسە خۆی بەڕەوڕووی حکومەت و یاسا ئەبێتەوە کە شتێکی بەڕام یعنی بەڕاستی زۆر ناشرینە و زۆربەی خەڵکی سەتانەوەتونەی خەڵکی حەزی پێ ناکات و شتێکی باوەڕکەم دیاردەیەکی زۆر ناخۆش ئەگەر ڕووی ئەگەر ڕوبەڕووی بیتەوە جگە لەوەی کەوا تووشی حرامە بیت وەکو ئەوەی ڕسقێکی حرام بێنیتە ماڵ خۆت کە تۆ زەرێکی گەورە لە ماڵێکی کا ئەدەیکەوە ئەکەی بێکارەبا بێ برادەران ئەلێرانە من ئەڵێم ئامۆژگاریەکەم بۆ هەموو خەڵکی کەرکوب ئەگەر بێت و ئێمە زیادەڕەوی نەکەینە سەر تۆڕی کارەبا من لەو باوەڕم ئەگەر ئێستا 12 کاتژمێر کارەبامانە بێ ئەبێتە 19 و 19 و 20 فبۆیە ئەبێ وەکو ئەوەی کەوا ئیدارەکە هاوکارە لەگەڵمانە خەمخۆری شارەکەیە خەمخۆری خەڵکی شارەکەیە بۆ ئەوەی کەوا جوانترین خزمەت گوزاری بگەێنێ ئەبێ ئێمە هاوکاری ئەو ئیدارەیە بین و هاوکاری بەڕێوبەرای دابەشنی کارەبای کەرکووک بین و وەزارەتی کارەبا بۆ ئەوەی ئەم نیعمەتێکەوە لە بەردەستمانە کە کارەبای پێ ئەڵێن و کە ئەمڕۆ وەکو ئاو هیچ کەسێ ناتوانێت ببێ کارەبا ئەبێ بە شێوەیەکی زۆر جوان بەکاری بێنین بۆ ئەوەی کەوا بە باشترین شێوە ئیسفادەی لێ بکەین. سپاس بۆ ئێوە دووبارە بۆ ئەو ستافە بەڕێزە بەڕێزان ئیدارەی پارێزگای کەرکووک
هەڵبەت لە سەرەتای دەست بەکاربوونەوە بۆ خزمەتی ئەم شارە هاتووە وەل ئەمڕۆ بە سپاسەوە ئەبینین ڕۆڵێکی گرنگ لە بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای کەرکووک هەیە بۆ نەهێشتنی کارەبای زیادەڕەوی هەڵبەت لەسەر قسەی بەڕێز کاک دانیال جێگری بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای کەرکووک ئەم هەڵمەتە بەردەوامە بێت تاکو کارەبای زیادەڕەوی لەم شارە کۆتایی پێێنین ڕێزی محەممەد علی و ستافە قبول بخوازن تا چاودێرێکی تر پێتان شادە بمەوە هەر شاد بن.